سڵاوتان لێبێ ئەزیزان. زۆر جار کاتێک ئیشێکمان پێسپێرن فلانە ئیشێک بکەن لە ماوەی نزیکەی چارەکێک ئیشەکەمان لەبیرەچێت. ئەم حاڵەتە بە بەردەوامی لە ئێستا دووبارە بێتەوە و دڵنیام لای زۆر کەس ئەمەی بەسەر هاتووە. ئەمە پێ و کەسانی کە دەرووناسن باز لەوەکەن ئەما گەڕێتەوە بۆ دڵەڕاوکی ئەو کەسانە و ئەو حاڵەتەی ئێستش کە زۆر کەس وایە پەیوەندی بە بارودۆخەکە ئێستاوە هەیە. ئێمە ئەمڕۆ باسی حاڵەتی دڵەڕاوکی ئەەکەین. هەندێک کەس پێڵێن قەلەقی بزانین بۆ لە ئێستا زۆرینەی خەڵق قەلەقە. ئایا پەیوەندی بەچیوە هەیە و چۆنیش چارەسەرەکرێ؟ لەگەڵمان بن لە پەیامی تۆ بەیەکەوە گفتوگۆکەین. ڕۆژی وایە ئێمە لەخوا بەزە ئیسپاداکەین. ڕۆژی واشە ماسەکەمان نافرۆشێ و توش زەرەر بین توش قەلەقیمانەکە. قەلەقی ئەم ڕۆژ و سەردەمەوەی لاتوە لە سەدا 95 کێشەی حکومەتە بە تاکید. وەزعی تێکەوتین کەس نازانێت چی ماوە سەردەی. زۆربەی ڕۆژ منەچم بۆ لادێ خۆمدا ئەبڕم لە هەمووی مۆبایلم پێ نییە تەلەڤیزیۆن نابینم سەیرەکەم مێشکم زۆر باشترە ئیسراحە دەکا. سەرەکی ئێوارە ڕۆی تۆ بەنزین 25,000 جیاگە مریشک بانی دابەزێ ئێوارە گرانە بێ وای لێکە ئینسان مشغوڵ بێت لەو حاڵەتە نەکە ئینسان مشکی مشغوڵ بوو تووشی قەلەقیە بێ. ئینسانەکە قەنەعەتی هەبوو لەوانێت لە ڕاوتی ڕزگاری ببێت. شوێن دنیا کەوتون، شوێن ململانەی قەسر و قسوور و سیارە و مۆدێلات کەوتون. قەت بۆ ئیشەکە پێ بەسپێرم و دوایی ئیشەکەت لە بیرچوو بێ؟ بەڵێ ماشە. ئەوە بەهۆی چیەوەیە؟ بۆ ئینسان لە ئێست بە تایبەتی ئێستا خەڵک زۆر شتی لە بیرەچێت. وەڵایی پێشەکەی بە خێراتندا لەکەم بە بۆنەی قەیرانی دارایی و مەشاکری دنیا و بێ ئیشی و بێکاری و یعنی وەزعی تێکەوتین کەس نازانێت چی ماوە سەردەی. ئەو قەلەقی و دڵەڕاوکیەیە پەیوەندی بە ئەو بژێوی ژیان و مۆزای ئێستەوە. بەڵێ بە دڵنیاییەوە ئێستا گەنجێ وەک من نا ئیشێک نەکارێک وەڵی معاشەتی جیان نییە بە تایبەتی لەبەر ئەوەیە. یعنی تۆ سەیرەکەی فریا کرێخاو ناکەی، فریام ناڵ ناکەوی، فریا ماڵ ناکەوی بە تایبەتی ژیانوا قورس بۆ نازانێت چی بکەی. ئەمانە مێشکت مەشغوڵەکەن کە واد لێکە ئەو کاری پیان سپاردووی لەبیرت بشێتەوە یان نەخێر ئەمە حاڵەتی پێشووتر یان پەیوەندی بە نەخۆشیەوە هەیە یان ئەم شتانە کاریگەری زۆر گەورەی داناوە لەسەر مێشی خەڵک. قوربانگیان بە تایبەتی ئەم دوو حزبە هەموو ئینسانی کوردیان نەخۆش کردووە، پێشوشی دەرونیان کردوون، تووشی سەحمەیان کردوون، تووشی نەخۆشی ئەنواعیان کردوون. تۆ بڕوانە سەی ئەم وڵاتیان چی لە کردووە؟ یعنی گەنج هەزاران کە جەڕوا بۆ دەروی وڵات خۆی کوژێ لە تاو چی؟ لە تاو بێ ئیشی بێکاری. تۆ سەی ئەم کوردستان ناکە کەسی گیانم هەمووی ڕۆی ئەم خنکاونەوە هەواڵەکان باس لەوەکەن چەند کۆچبەرێک ڕۆژن خەڵکی باشۆری کوردستانیشە دوێشە پیشانیاوتی لە دووەکووناوە 25 نەفەر ئەی عایلێک هەمووی خنکان هەمووی ئەگەر بگەیت چارەسەری ئەم خەلەقێ چۆن ئەکرێت؟ چۆن هەوڵدەین ئەم قەلەقییان زاڵبین بەسەر خۆمان ئەم قەلەقی نەیەم. چارەسەرەکەی چی حکومەتە؟ ئەکە حکومەتە نەبێ توێلای نییە پیلان بۆ گەنج نییە. گەنج لەم وڵاتەیە زۆر داماوە، گەنج لەم وڵاتەیە باخی بێ نادرێت. قەت بۆ ئیشەکەت پێ بەسپێرن و لەم ئاوکی کەما ئیشەکە یەکسەر لە بیرچوو بێ؟ نەوەڵا ئیشوانی ئێستا زۆر کەسە بینین من خۆم یەکێکم لەوانە ئیشان پیاوم نیو ساعتی پێ نەچۆ ئیشەکەم لە بیر چوە دوای گەڕاومەتەوە بۆ ئیشەکە یان ئیشەکەم و دوایی دڵنیانیم لێ دیسانە گەڕەمە بزانم شتەکە وایە. ئەم قەلەقیە لە چیوە هاتووە؟ وڵی کاکەکارە بێ ئیشە مەشغوڵە ئیشی نییە بێ دەرامەتە بێ کاسپیە ئەو کەزای خەلەقەکەی ئەوەی باوەن قەلەقی ئەوەی بژێوی ژیان وەکو خۆی ناخۆشە و دڵی مرتاح نییە و کاکە ئەوە کێشەکەی ئەو بینەیەنا کابرا کاسپی بێت دڵی خۆش بێ قەت قەلەق و ناخۆش نایەتە. تۆ قەلەقیت ئەو جۆرە خەلەقیت بۆ دروست بۆ قەت دروست بووە بەزی تر خۆ هەبێ بڕین لەگەڵیە. باشە چۆن چارەسەریکەم بەڕای تۆ چۆن حەلیکەین ئەو قەلەقەیە کەمێک دوور بخەینەوە چونکە ئێستا باز لەوە کرێکە ئەو قەلەقەی بێت هۆی نەخۆشی جەستەیش هەنێ و کەسانی بۆ نمونە قەڵەون بە بەردەوامی قەلەقن بۆیە قەڵەوەکەشیان زیاد دەکە ئەوانەی کە نەخۆشییان هەیە
نەخۆشی بەبوون منە خودەی ئەوانە هەمووی قەلەقی تەئسیری ڕاستە خۆی لەسەری باڵە ڕاستە قسەکە ڕاستە وڵی کاکە وڵی چارەسەری ناکرێەوە چکە هەتاکو ئەم وەزە ئاوا بڕاتەوە ئەم خەڵکە ئاوا گیفانی خاڵی بێت بەچی چارەسەر دەکرێت ئەگەر بژێوی ژیانی خەڵک باش بێ قەلەقی نامێن بەڵە بژێوی ژیانی خەڵک باش بێ قەلەقی بۆ بێنن نەوەڵ من کابرا ئەبینم لە هەڵەبجەی تازەوە لە زەڕانەوەی بۆ ئێرە بۆ کرێکاری ئیشی دەست ناکە بە قەلەقی داماوێ گەڕێتەوە ژیان وڵی ناڵی بێدان نوشکی خۆ ئێوە چۆن بەردەوام بیر لەوە کاتۆ چی ناکاتەوە من لێرە خۆمیشەکەم ئەم باسیەیە ڕۆژی وایە ئێمە لەخوا بەزە ئیسپاداکەین ڕۆژی وا شەماسەکەمان نافرۆشێ و توش زەرەر من توش قەلەقیمانەکە ئەمە کێشە ئەم خەڵکە نەک بە نەفر دوان هەمووی وایە مەژغوڵەتی دیایە بەم ڕۆژگارە کابرا قەلەقەکەی لەسەر چییە مەژغوڵە بی لە ژیانەکاتەوە ژیانی بۆ دابین ناکرێت کەسابەتی هەکە بەشی مەشعەتی مناڵەکەی ناکە هەنی شتێکی وای نییە ژیانەکەی مسۆگەر نییە ینی بژێوی ژیانەوەی کردو ئێمە قەلەقمی ئەمی ئەگەڕێتەوە بۆ بژێوی ژیان ئەی چۆن هەمی ئەگەڕێتەوە بۆ شتانە ئێستا قەلەقی وای لێ هاتەوە باز لەوە کرێ دکتۆرەکان ئەڵێ نەبێتەوەی نەخۆشی جەستەیش نەخشە جەستەیەکان لەوە دروست ئەواکە قەلەق بووی تۆ هێزی ئەژۆ نامێنێ بیرکردنەوە نامێنێ ئاگارە ماڕمناڵ نامێنێ یعنی قەلەقی شتەکان ئەگەڕێتەوە بۆ گیرفان باشە حەلی چییە چۆن حەلی بکەین وڵی حەل چییە حالە دەر کابرا ڕۆژگارێکی واتیە کەوتوین کارە بەشی خۆشی پێیان ناگە گریمان ئێمە حکومت واز لە حکومت بێنین بەس خۆمان چۆن بتوانین کەمێک زاڵین بەسەر و حاڵەکەوێتەوە سەر کەسەکە هەیە ورەی بەرزە بورەی بەرزە وەکو خۆت کەوتوتە حاڵەتی قەلەقیەوە زۆر کەوتوم بەس ئەبێ بەس وڵایەتی لەبێ ورە و بەر چۆن ساڵ ینی بێ زۆرشت هەیە بیری لێ نەکەیتەوە زۆرشت هەیە گوێ پێنەی لەگەڵ ڕۆژگارە بژی ڕۆژگار چۆن هات ئاوا بڕۆی لەگەڵ ڕۆژگارەکە بژی ڕۆژی وایە ئێمە لەخوا بەزە ئیسپاداکەین ڕۆژی وا شەماسەکەمان نافرۆشێ و توش زەرەر من توش قەلەقیمانەکە قەلەقی ئەم ڕۆژ و سەردەمە وای لاتوە لە سەدا 95 کێشە حکومەتە بە تاکید وەس ئەیدیاکەوتین کەس نازانێت چی ماوە سەردەی زۆربەی ڕۆژ منەچم بۆ لادێ خۆم دا ئەبڕم لە هەمووی مۆبایلم پێ نییە تەلەڤیزیۆن نابینم سیرەکەم مێشکم زۆر باشترە ئیسراحە دەکە سەرەکی ئێوارە ڕۆی تۆ بەنزین 25,000 جیاگە مریشک بانی دابەزێ ئێوارە گرانە بێ وای لێکە ئینسان مشغوڵ بێت لەو حاڵەتانە کە ئینسان مشکی مشغوڵ بوو تووشی قەلەقیە بێ ئینسانەکە قەنەعەتی هەبوو لەوانێت لە ڕاوتی ڕزگاری ببێ شوێن دنیا کەوتون شوێن ململانەی قەسر و قسوور و سیارە و مۆدێلات کەوتون قەلەقی ئێستا لەم بەر ساڵ بە ساڵ هەموو کە زوای لێ سێرەکەی یەکێ هۆکارەکەی چیە لاچێت تۆ هۆکارەکە خۆ عیبێ نەبێ لاچێ برادەرێکێ برایەکە خوشکێکی لاچێ شتێکێ بێ وا لە تۆگا قەلەق بی یان شتێ لە تۆ لەمێشتا دووسەکە بیرکردنەوە لە خۆت و چواردەور دووە ئەی خۆ تۆ چۆن مێسم لەگەڵ چواردەورمان لەگەڵ چواردەورژی مەگەر هەرگەر خۆم بە تاقتانیا لە شوێنەکانی وایە من ئەگەری چواردەورەکەم ئەکاتەوەی ناو مێشکی خۆم وایە ئەگە من ئاویشم نەبێت سێرەکەم برادەرەکەم کێشەی مشکلێکی ئەبێت هۆی قەلەقی وایە ئەم قەلەقێش وا لە ئینسانەکات ناچێ حەزی بە ژیان نەمێنێ دامە بێتاقەتە ئەیتر خیاڵێکی بۆ لای شتی خراپ ئەیتر ئەوەی وشتان تۆ بە نین مەزەرەی خۆت حاڵەتی قەلەقی لە چی ئابینی کێشەی قەلەقی چیە؟ قەلەقی ئەم ڕۆژ و سەردەمە وای لاتوە لە سەدا 95 کێشە حکومەتە بە تاکید لەبەرەوەی لەبەرەوەی بناڵێکی سەر بێشکە ببینە وەرا سێگەی مێشکی پڕە تێگەی لە من هەر لە سێرەگەی لە سەر پێشکە گەور بە سیاست گەورابێ تێگەی لە براو ئەجا قەلەقی جا هەموو کەس قەلەق ینی وای لاتوە سێ کابرا موچەی نییە کابرا ژیانی نییە کابرانان نییە بیخوا وەنیە تۆ ئەگەر حکومت هاوکاری خەڵک بکە لە ڕووی بژێویەوە ئەم قەلەقی چارەسەر بێ زۆر دەورە بینە زۆر لە سەدا 95 دەورە بینە بەڕای تۆ ئەگەر حکومت ئێمەوازی لێبێنین بەس خۆمان چۆن بتوانین زاڵین بەسەرەوە ئەوە حکومت هەر نەهات
ئەی ئێمە خۆمان نابێ وا لە خۆمان بکەین زاڵ بین ئەم شتە زاڵ نەبێ بەسەرمانە نەخۆشیمان بۆ دروست نەکەین. وڵی ترش هەیە نەخۆشیە هەیە تر ببوونی برایەکی وەکو کاگە فەتاوتێرێکی بەناوەیەگەت هەرێکی و کێشەیەکیێت تێگەی بە زیاتریشی زۆر دەگەڕێتەوە بۆ حکومەت چکە خەڵک برسیە بەڕاستی. پێت وایە ئێمە خۆمان دەسەڵاتمان چییە یان چ شتێ بکەین قەلەقیمان نامێنێت چونکە ئێستا ئەڵێن قەلەقی ئەبێتە هۆی نەخۆشی نەخۆش زۆر جۆر نەخۆشی بۆ مرۆڤ دروستەکە چۆن خۆمانم ئەم قەلەقەی خۆمان نێڵی نازاڵ بین بەسەری وڵی زۆر مەحاڵە زۆر مەحاڵە ناکرێت لە دەستی خۆمانە ناکرێت بە زۆر نیە شتەکە نەکرێت ناکرێت زۆر کەسە بینین ئێستا کە شتێکی پێڵێ ڕا بۆ ئیشەکە بەڵام لە بیریە چه ئیشەکە بکە لە بیرێچێتەوە ئەڵێن پەیوەندی بە قەلەقیەوە هەیە بۆ خەڵکی ئێستا زۆر قەلەقە هاویانی هەمومان بەخۆشمەوە حاڵەتێکی قەلەقی زۆر زمیش ئەرە بەخوا من زۆر جاریانی بیری لێکەمەوە هۆکارەکەی ئەم ئەنتەرنێتە دەورێکی زۆر زۆری هەیە سیرەکەی ڕۆژانە تۆ کاتەکانی ئەمەنە سەریع کردووە بیریەکێکی مۆبایلەکە دەرەکەی خێرا پەیوەندیشی پێوە ئەەکەی شتەکان سەریع بووە مێشکە بۆە ڕناگە شتە بیرەچێتەوە یێگێ من زۆر جار شتم بیرەچێتەوە هیچ کێشێک شم نییە کەچی سیرەکەی بیرمەچێتەوە ئەم پێشکەوتنی تەکنەلۆژیە زۆر دەوری هەیە نازانم بەیانی چی بخۆ وای لێ هاتۆ خەڵک خەڵکەکە داماو بوو بێ پارێ و بەشی میشەڵڵا خوا چاچی کا بە ئیزنی خوا بە بیرکردنەوە لە بژێوی ژیانەوە قژیان قورسووە خەڵک داماوە بۆ خەڵک قوڕیاوە بەسەرا من ساڵان 1970 بۆ میشە تێگەی بە سیارەوە گەڕام کۆڵانەوە کۆڵان سە لێرە دانیشم بایدت نانافرۆش بازار کۆم بیر لەوەکەی تۆ چۆن بژێوی دەربێن خوا ڕەحمکە هەرتێک نەچین باشە خوا ڕەحمکە چۆن چارەسەریم حاڵەتە بکەین ینی ئەو واز لە حکوومەت بێنین خۆمان چی دەسەڵاتێکمان ئینشەڵڵا خوای گەورە ڕەحممان پێ پێش بەخوا ئەبەستین بە ئیزنی خۆ هۆکار چی ئەم حاڵەتانەمان بەسەرهاتەوە جاران وانە بوو خەڵک ئەم نەخۆشیانەی نەبوو ئێستا ئەم نەخۆشە دەرونیانە زۆر زۆر ڕای تەسەورەکە من بۆ یەکەم مەسلەی سیاسیە بۆرە سیاسەکەەوە لە ئینسانەکە دڵ ڕاگە بە تەشید سەرەکەی وارە ڕۆیتەوە بەنزین 25,000 زیاگە مریشێک بانی دابەزێ ئەوارە گرانە بێ وای لێکە ئینسان مشغول بێ لەو حاڵەتانە کە ئینسان مشکی مشغول بوو تووشی قەلەقیە بێ من سەبەبی ڕیسی بەوە ناژەرم ینی زۆر بیرکردەوە قورسێتی ژیانەوەی کردو ئێستا باشە خۆ جاران ژیان وەکو ئێستا پێداویستەکانی زۆر نەبوو بەڵام خەڵک بۆ مشیلەی نەبوو ئێستا بۆ جاران تۆ ئەگەر باسی من تەبەن زمانی باسم بەبیریە ئەوە تی من بەبیرم هاتۆ فەردیار بە سێ نارونی بوو تێگەی فەردێ شەگەر بە حەوت نارونی بوو هەتا سەدام حسێنی ژوخا هەرەونگە بوو هەرزانی بۆ هەرزانی مەسەلی اقتصاد دەورە بینێ مەسەلی شوکار دەورە بینێ هیچ کەسێک بڕوان ناکەم لەسەری شێک زۆر بمێنێتەوە گرنتی ئەوە نییە چکە لە پڕا بوارە اقتصادیەکە گۆڕێ بوارە مادێکا گۆڕێ کارۆبی ئیشە بێ و مەسەلەکە ئەوەی دڵنیانی لەوەی بەیانی وەزاکە چی لێ دێ بۆی ئەم دڵە ڕاوکێ سەبەبی ڕئیسیە ئەسە تۆ بواری ئەگەر بواری سیاسی بواری اقتصادی استقرار بە ئینسان بۆ لە ئەوروپا ئینسانەکان قەلەق نین ڕاستە دایما مشغوڵن بەڵام کەمینێ بەڵام ئەوە ئەمە زۆرینە قەلەقە ئەوە تی بەبیر من پاوان هەر 1000 بۆ 2000 بۆ ئەو پەڕی نەکەمی کرد و نەزیایکرە بەڵام سەری ئێران کەچی لێ هاتۆ بەعام شەرق وایە بۆ لەبەرەوەی کەسی سیاسی خەبیرمان نییە کەسی سیاسی لێ هاتوومان نیە زۆر جارە بینین خەڵک کە شتێکی پێسپێری یان داوایکی لەکەی بە ئەنجامدانی کارێک ئەم شتەی لەبیرەچێت هەندێک لە ئەو هاوڵاتیە بە ڕێزانە کە دوانمان باسییان لەوە کرد کە ئەمە هی ئەوەی قەنەعەتمان بە ئەو شتانە نییە کە ئێستا لە ژیانمانە هەیە یاخۆ دوورکەوتنەوەی لەخوا و دوورکەوتنەوەی لە مزگەوتەکان وەکو خۆیان باسییانە کرد کاتێشنە مزگەوت لە ڕووی دەرونیە و مرتاحە بن بۆیە هەتاوەکو نزیکتر بیتەوە لە پەیوەندیە دینیەکان پەیوەندی نێوان مرۆڤ و خوددا ئەم حاڵەتە دەرونیە دڵە ڕاوکیە کەمترە بێتەوە ئێمە هاوڵاتی ترە دوێنین بزانین ئەوان چیمان پێڵێن و لەسەر دڵە ڕاوکێ چیان هەیە فەرموون ڕۆژی وایە ئێمە لەخوا بەزە ئیسپاداکەین ڕۆژی وا شەماسەکەمان نافرۆشێ و توش زەرەر بین توش قەلەقیمانەکە قەلەقی ئەم ڕۆژ و سەردەمە وای لاتوە
لە سەدا 95 کێشەی حکوومەتە بە تاکید وەسعی تێکەوتین کەس نازانێت چی ماوە سەردەی زۆربەی ڕۆژ منەچم بۆ لادێ خۆم دا ئەبڕم لە هەمووی مۆبایلم پێ نییە تەلەڤیزیۆن نابینم سیرەکەم مێشکم زۆر باشترە ئیسراحە دەکا سەرەکی ئێوارە ڕۆی تۆ بەنزین 25,000 زیاگە مریشک بانی دابەزێ ئێوارە گرانە بێ وای لێکە ئینسان مشغوڵ بێت لەو حاڵەتانە کە ئینسان مشکی مشغوڵ بوو تووشی قەلەقیە بێ ئینسانەکە قەنەعەتی هەبوو لەوانێ دەڕاوتی ڕزگاری ببێت شوێن دنیا کەوتون شوێن ململانەی قەسر و قسوور و سیارە و مۆدێلات کەوتون دائما مێشم مەغژوڵە هەرە وەڵا باشە ئەو مێش مەشغوڵیە وای کردووە شتە زوو زوو لە بیر بچێت هەرە وەڵا دائما بیرەکەمانێ بەر دائما هەر مێشکم مەشغوڵە بیرم لا ئیشەکەیە بیرم لە ماڵەوەیە کاکە کرێ چیم برا ئەوەنە بیری لێکەی ئەی کاکە ئەی بیر نەکەمەوە ئیش نییە و ئیشەکە گزە و وامان لێ هاتووە بەبدەوەی ئیشەکەیان ڕاکەی فیای مای خاوەن خانەکەیە بۆ کرێ وەڵا داوای کراکەکە باوەڕکە مانگ نەبووە داوای کراکی لێ کردوم دیگاکە کرەکەم و حاضرکەوە ترسەری ماگتم بە سەر شەو نەخۆ بەخوا پێشم نەبووە چوم لای برایەک برادێک لەم وەرگرتو یاومەتێ جا لێم یاوێتەوە بوو پیاوە ئەگەر بژێوی ژیان باش بێت تۆ بڵێ لە ڕاوکەکەش دەمێنێ ئەمە لەم سەد ئەگەر ژیان باش بێ ئەگەر ئیشەکە هەبێ خەڵک مەژوور بێ ئیش بەردەوام هەبێ خەڵک بە حیاتی تووشی نەخۆشی نەفسی نابێ لەلایەن منەوە چارەسەرەکە بەس ئەوەیە بژێوی ژیانی خەڵک باش بێ ئەنجای تر دڵە ڕاوکەکەی نامێن برایی بەڕێزم ئەم خەڵکە بۆ ئەوای لێ هاتووە یەکەم ئیش نییە حکوومەتەکە حکومت لە حکوومەت یەک ناچێک ئەم خەڵکی خۆی بژیانێ برای بەڕێزم ئێستا وەکوم گەنجێکی وەکوم من حوتی بانێم لە تا نوۆی شەو لێرە ئیشەکەم خوانێ بڕێ ماڵی ئەو پیاوەشەوە بێ لێرە ئیشەکەم گەر ئەوە نەبێ بەخوا بێ دەستمان کەمەوەنێ هەرەوەیە حەلی تر نییە جگە لە میشەی ئیلا بێ هەرە میشە ئارە وەڵا ئەمە یەک ساڵ و چوە ماگە لایەن پیاوە ئیشەکەم یاخوا ماڵی ئاوا بێ پیاوێکە بەقەی دەبرا بۆ من باش نمونەی زۆر بێ و دوعای خێری بۆکەین ئێمەش لەسەر خەلقی بۆچی خەڵکی ئێستا زۆربەی دڵە ڕاوکەی هەیە زۆربەی بە بەردەوامی ینی خەوی زراوە شتی لە بیرەچێ دڵنیان لێن لەو ئیشەی کە کردوێتی نەیکردووە پێشەکی بە خێراتنی کەناڵی پەیامەکەین دەستخۆشتان لەکەین خۆی لە ڕاستیە ئینسان ئەگەر قەناعەتی هەبێ بە ژیان بریتە لە چی ژیان بریتە لەوەی کەەوە ئینسان خۆشیتیایە ناخۆشیتیایە نەخۆشیتیایە یعنی هەموو قۆناغەکانی ژیان بە یەک ئاساتێ ناپەڕ ئەگەر ئینسان قەناعەتی هەبێ بۆ بەشێکی خۆی گەورە پێەیە لە کەسابەتا بێ لە ژیانی خێزانیا بێ لە هەموو بارەکانە بێ بە دەرەجەیەک هەمووی شتەکان سیاسیە کەسی شیاو لە شوێنی شیاوانیە ئەوە باسە کرد قەنەعاتکردن ینی ئێستاوە خەڵکێکی زۆر هەڵێ من حکومە دوای کردو بژێوی ژیان تێک چۆ بۆیە من قەلاقم دڵە ڕاوکەمەیە بەڵام باسە کرد ئەگەر قەنەعەتمان هەبێ ئێمە توانین زاڵ بین بەسەر ئەم حاڵەتە دەرونیانە ئەم دڵە ڕاوکیانەی خۆمان پێ دوای ئەو قەنەعەتە ئەتوانێت چارەسەری ئەم کێشەیەمان بۆ بەدڵنیاییەوە ئەگەر من ئێستا بەش بە حاڵی خۆم وازە سیاسی بێنم ئەو بەشێکی خۆی گەورە پێم ئەیە ڕۆژانە بۆ منە 20,000 قەنەعەتم بۆ 20,000 هەبێ هەوڵ بەم قەنەعەت بە خێزانەکەم بکەم کە لەگەڵ خۆماوە هاوژینمە و ماڵ و مناڵەکەم بۆ 20,000 قەنەعەتی هەبێت مانەوەیە من قەنەعەت بۆوان بکەم پێشەکی من خۆم قەنەعەتم بۆ بەشە هەبێت کە خوا بە منیاوە دڵنیام لەوەی دڵێکی خۆشم ئەبێت دڵنیام لەوەی کە ژیانێکی خۆشم ئەبێت بەدڵێکی خۆشەوە بەیانی یەم بۆ دوکان بەدڵێکی خۆشەوە ڕۆم ئەگەرێتەوە بۆ مەشغەڵەتی دنیا مەشغەڵەتی دنیا وایە زروفەکە بەم شێوەیە ئیستا خەڵکێکە مەشاکیلی هەیە کێشەی خێزانی کێشەی بازاڕی هەیە کێشەی نیشتەجێبوونی هەیە کێشەی خێزانی هەیە ینی ژیانەکە قورس بووە وای کردو ئەم دڵە ڕاوکێ دروستە گومان ئەی چۆن چارەسەریکەین ئێوە تەجروبەتان لە ژیان زۆرترە جاران ئەم قەلەقێ نەبوو ژیانی سادەتر بوو یعنی ئەگەر جاران ڕۆژی 10 دینارت پیا بکردا ئێستا ڕەنگە 25 پیا بکەی بەڵام هەر دەرونیان مرتاح نیت کێشەکان زیاترن لە جاران ئەمە پەیوەندی بەچی وەیە و چۆنی چارەسەری بکەین چارەسەرەکەی ئەوانەی کە مەسەلەکردن ناڕەحەت یاقە ڕووکەنەدا و پسپۆڕانە پسپۆڕی تایبەتی خۆی بۆ لای دکتۆر بۆ مزگەوتەکان بەلای مامەسایانی ئاینی گوێ بگرن لە وتارەکان بۆ ئینسان قەنەعەت کە زۆری ئیشەکانی
دڵڕاوکیەکان هۆکاری بێقەنەعەتی شە بەعزە جار قەناعەتمان نییە بەوەی کە پێمان ئینسانەکە قەنەعەتی هەبوو لەوانێت دڵڕاوکی ڕزگاری ببێ تۆ کە کاتێ سەردانی مزگەوتەکەی لە ڕوو دەرونی و ئیسفادەی لێەکەی زۆر هەر کاتێکاشتە مزگەوت حەز بە ئارامیەکەیت چونکە تۆ پەیوەندی لەگەڵ دەرەوە ئەبچڕێ پەیوەندێکی تر دروستە کە دروستە بێت پەیوەندی لەگەڵ دەرەوە ئەبچڕێ پەیوەندێکی ڕۆحیت بۆ دروستە بێت لێ ڕۆژی وایە ئێمە لەخوا بەزە ئیسپاداکەین ڕۆژی وا شەماسەکەمان نافرۆشێ و توش زەرەر بن توش قەلەقیمانەکە قەلەقی ئەم ڕۆژ و سەردەمەوەی لاتوە لە سەدا 95 کێشەی حکومەتە بە تاکید وەس ئەیدیاکەوتین کەس نازانێت چی ماوە سەردێ زۆربەی ڕۆژ منەچم بۆ لادێ خۆم دا ئەبڕم لە هەمووی مۆبایلم پێ نییە تەلەڤیزیۆن نابینم سیرەکەم مێشکم زۆر باشترە ئیسراحە دەکە سەرەکی ئێوارە ڕۆی تۆ بەنزین 25,000 جیاگە مریشک بانی دابەزێ ئێوارە گرانە بێ وای لێکە ئینسان مشغوڵ بێت لەو حاڵەتانە کە ئینسان مشکی مشغوڵ بوو تووشی قەلەقیە بێ ئینسانەکە قەنەعەتی هەبوو لەوانێت دڵڕاوکی ڕزگاری ببێ شوێن دنیا کەوتوین شوێن ململانەی قەسر و قسوور و سیارە و مۆدێلات کەوتوین بۆ جاران خەڵک قەلەق و دڵە ڕاوکەی نەبووی سەهی بەساقم ئێمە پێش هەمووشە تەمەڕودمان کردووە لەخوا نەعوذ بالله هەموومان کەوتینەتەوە لەخوا هەموومان تەمەڕودمان کردووە لەخوا پابەندین بەخواوە شوێن دنیا کەوتوین شوێن ململانەی قەسر و قسوور و سیارە و مۆدێلات کەوتوین نەعوذ بالله خوامان لە یاد کردووە خوایش عقوبەی لەسەر ئێمە دانا و ئەم عقوبەی کە ئیبینین هەموومان لە تۆ تا من و بە 67 ساڵ تەمەنەوە من هەمووی توش هاتووە هی ئەوەیە ئەم قەلەقێ گەنج و پیر نازانێ هەموو تەمەنە ئەوە هەرکە هەر قەومێ تەمەڕود کا لەخوا خوا هەر لە خۆی عقوبە زەلامی زاڵمی بۆ دروستەکە عقوبەمان ئایسە ئێمە براکە تێگەی ئێمە تا مەلاکانیشمان ئێمە نەچم بۆ مزگەوت و پیاوە فەرمووی ئەچم بۆی ئارامیە بە دڵم بگا و تەفسیری دوو ئاەت کاچێ جوێنە شەڕە جوێنەکە سیاسەتەکە باسی سیاسەت دەکا باسی ئەو حیزبەی ئەکا کە خۆی خۆشیەوێ من توومە کاتۆ من تیژەکە لەم وەزع لەم دنیا ئێمە گەتۆبەیەکی ڕاستەقینەکەین هەمومان بگەڕێنەوە بۆ لای خوا یەکەم شت دووهەمیش یعنی بە قەناعەتەوە بژین خۆشەی کە پێمان ئەبڕێ ڕۆژانە قەنەعەتی پێ بکەین کافی تر بۆ کاتی خۆی من لە دەرەوەی ماڵم لە دەرەوە لادێ بە ڕوبعیشمەکە ڕوبێک وەکو پاشایش پێ ژیام و بەقیلیشم بە کەس نەبێت ئەو کاتە لە ڕووی دەرونیەوە ژیانی ئێوە چۆن خۆشتر بوو لە ئێستا هەر زۆریش دڵمان مرتاح بوو ئەرە وەڵڵا بەرام زۆر خۆش بوو ئەستا بڕەحم و وجدانیشمان زۆر بوو بەستانی خزم و کەسوکاری زۆر بۆ دێ بە دێ شار بە شارە ڕۆژن بۆ تەعزیە بۆ لای نەخۆش بۆ هەموو شتێ بەڵام میساکە لە گەڕەکەم یەکێ بمرێ منە گەر بۆم کرێ خۆم بە زەمی خۆم کەم خۆمە دزمەوە بۆی نەسمەوە سەر قەبرانەکەی کەو خێری قەسەر قەبرانی چەندە گەورەیە ئێستا ئۆتۆمبیلی زۆر بۆ جاران هەر بە پێش ڕەنگە چوبن بۆش غەری بە وڵاغ کاروان نەکرا ئیساکە سیارەیە کە لەفەکە لیان ناڵە بسم الله خوای سوپاس دەکەم بۆم نیعمەتە ئەو سا بە سێ ڕۆژ شوە دیەکەی من خۆم کاتی خۆی کاروانیم کرۆ بۆم شارە بە سێ ڕۆژ هاتووم بۆ چوومەوە بۆ شوێنەوەی دنیای غیبەتی شەکەی ئەرە وەڵڵا ئیساکە بە سعات و نیوە ناباشمە و شوێنەی خۆم و ناژڵم خوا لێو بەزای من نیعمەتی تۆ منی بەسەر شێتەوە بەم نیعمەتە ئەوە تەمەڕودکردنە لەخوا نزیک بینەوە لەخوا ئەو ئارامی جاران بەدەستێنینەوەوارێ بە دڵنیایەوە دڵە ڕاوچێ ئێمڕۆ ئێمە لە ناو خۆمانە هەر خۆمان وەزعی ناوخۆی خۆمان تەبانین یەکەم شت و پاش خۆمان کێشە دروست ئەەکەین بۆ مەسەلەکان و پاشانیش ئێمە دەور و پشتەکەیشمان دەوڵەتە ئەقلیمیەکان و چواردەورمان ئیسیقراری ئێمان خسوەتە خەتەر لەبەرەوەی ئێمە ئیمڕۆ خەڵکی ئێمە بێکەسابەت و بێکار و ئەوەیە کە خەڵک بێکار بوو ئێمڕۆ بێ ئیش بوو دڵە ڕاوکێش دروست ئەکا بۆ خۆی زۆر بیرەکاتەوە لە بیرەکاتەوە لە کێشەکانیش وجێ کێشەکان ئەوەیە مەسەلان کابرا کەسابەتی نییە کابرا دانیشتۆ پیاوێکی وەک من دانیشتۆ لە دوکانە لەم دوکانە ڕۆژ 500,000 دەست ناکەوێت کاک تێگەی ئەمە کێشە دروستەکە بیرکردنەوە دروستەکە چی بکە من کێشە دروستەکە بۆ من تەبعاً من سەحب عایلە و سەحب مناڵم بژێوی ژیانم پێویستە ئیمڕۆ بژێویەکەی ناڕوە
مەسەلەکە ئەوەیە بە زۆری لایەنی سیاسی ئەگرێتەوە لایەنی ئابووری ئەگرێتەوە ئەمە هەمووی قەلەقی بەدواوەیە جگە لە ئەو چارەسەرانەی کە لە ڕووی دا و دەرمانەوە کرێت خۆمان نەتوانین خودی مرۆڤەکان زاڵ بن بەسەر ئەو کێشانە و ئەو دڵە ڕاوکەیان نهێڵێن یان چی بکەین باشە بۆ ئەم دڵە ڕاوکەی یاخود کەمتر بکرێتەوە یاخود نەهێڵێت ئەوە بێت ئینسان بە سەبر بێت بە تەحمل بێ ڕاستی هەر کێشێکی یەتە بەردەم دڵی گەورە بێت تەحمل بکات بزانێ هیچ شتێ تا سەر نییە هیچ ناخۆشیە تا سەر نییە هەموو شتێ بەری کورتە دوای ئەوە لایەنی ئەوە تۆ ئەگەر هاوکاری پێویست بێت پێت عیب نەبێت داوای هاوکاری بکەی لە برادەرانت لە خزمانت لە کەسوکار لە یەکێ لە خۆ شارەزاتر بێت پێ و شەرم نەبێ ئەم حاڵەتە ئێستا خەڵک شتی لەبیرە چێ هەر پەیوەندی بۆ قەلەقەوە هەیە بەتاکید قەلەقی تەسیری هەیە بۆ سلایانی ینی جەستەیی وەکو هەم بیرکردنەوەت هەم لایانی بەدەنی بۆ هەمووی تەسیری هەیە وەختێ تۆ قەلەق بیت ناتوانی باش بخۆی ناتوانی باش بخەوی ناتوانی باش بیر بکەیتەوە هەمووی بەد تا بەیانی 4-5 جار خەبەر و بێتەوە لە هەیوە تێو خەلق بەتاکید تۆ حاڵەتی ئەوە بوو نەوباتی بووە نەوەشتی ناخۆش خەیاڵی ناخۆشەکەی خەوی ناخۆشە بینی یعنی ئەمە هەمانە تەسیری دەرونیە ڕۆژی وایە ئێمە لەخوا بەزە ئیسپاداکەین ڕۆژی وا شەماسەکەمان نافرۆشێ و توش زەرەر بن توش قەلەقیمانەکە قەلەقی ئەم ڕۆژ و سەردەمەوەی لاتوە لە سەدا 95 کێشەی حکومەتە بە تاکید وەزعی تێکەوتین کەس نازانێت چی ماوە سەردەی زۆربەی ڕۆژ منەچم بۆ لادێ خۆم دا ئەبڕم لە هەمووی مۆبایلم پێ نییە تەلەڤیزیۆن نابینم سیرەکەم مێشکم زۆر باشترە ئیسراحە دەکە سەرەکی ئێوارە ڕۆی تۆ بەنزین 25,000 جیاگە مریشێک بانی دابەزێ ئێوارە گرانە بێ وای لێکە ئینسان مشغوڵ بێت لەو حاڵەتانە کە ئینسان مشکی مشغوڵ بوو تووشی قەلەقیە بێ ئینسانەکە قەنەعەتی هەبوو لەوانێ دەڕاوتی ڕزگاری ببێت شوێن دنیا کەوتوین شوێن ململانەی قەسر و قسوور و سیارە و مۆدێلات کەوتوین شوێنیش باس لەوەکەن کە کەناڵەکانی ڕاگەیاندن ئەوەی کە تۆ باسی کرد ئەنتەرنێت هەواڵی نێگەتیڤ هەواڵی خراپ ئەوەنە بڵاو بۆتەوە هەواڵی باش نەماوە ینیتر خەڵک بە بەردەوامی لە قەلەقیە زۆربەی ڕۆژ منەچم بۆ لادێ خۆم دا ئەبڕم لە هەمووی مۆبایلم پێ نییە تەلەڤیزیۆن نابینم سیرەکەم مێشکم زۆر باشترە ئیسراحە دەکە زۆر ڕاستەکەی سەبە دیار تەلەڤیزیۆنەوە لەم کەناڵ بۆ کەناڵ و هەچی هەواڵی وا پێهینەکەن لە هیچ وڵاتێکا و هەواڵانە هەر بڵاو ناکرێتەوە بەس دێرە سیرەکەی ئەمڕۆ دیقەتما لەسەر سێنی ڕادیوێ لێ کاتە گۆرانی لێ کاتە هەر سێکیان دیعایەکە سیرەکەی بە شتێکەوە کە گرتیانێتە هەرەمیر باسی ئەوەکە ئەوە نییە ینی تۆ حەزەکەی شتی ڕۆشنبیری حەزە لە شتی مێژوویە مشکیلەکانی ڕاگەاندن ئەوەنە گەورەیەکتر خەڵگە بێتە کێشە بووی یانێ بێتە دەنو چونکە بۆ بەردەوامی ڕاگەیان قسەکە بۆمان تەلەڤیزیۆنەکانمان قسەمان بۆکەن ئەوەندە هەواڵی ناباش دراوە بە گوێمانە ئێستا تووشی و حاڵەتە ئەنی هەواڵ وەڵا هەواڵ دەوری زۆر هەیە زۆر ینی زۆر ڕاستەکەی ئەوە لە سەریە ڕۆن پێویست ناکە زۆر جار هەواڵ پێش ڕووداوەکانەکەوێت سیرەکەی کابرا تاوانبارێکە هیچتا هیچ نەگەشتونەتە نەتیجار لە هەواڵەکان کۆمەڵە گەوریان کردووە و لەوانەیە ئەوە بێ ئەوە زۆر دەوریان هەیە لە ئێستاە بژێوی ژیان ئێمە ببەراوت بە خەڵکی جاران زۆر باشترە بەڵام ژیانمان ئاسوودە نییە ئەمە ئەوە نییە ئەو کە ئەوان کاتی خۆی قەنەعەتیان بە ئەو بەشە هەبوو ئێستا قەنەعەت نەماوە بە بەش دڵنیای وایە زۆر جوانە یعنی بە دەرەجەی یەک خەڵک ئێستا هوشیارە دڵنیایە لەوەی کە داهاتێکی زۆر هەیە بەڵام بەشمان نادەیە وەکو ئەزم کرێگەر ئێستا بۆ نمونە من ڕۆژانە گەڵایەک پیا بکەم بەڵام 5,000 بە ماڵ و ناڵەکەم تا ئێوارە ئەو ئەگەر قەنەعەتی هەبێ بەڵام دڵنیا بێ لەوەی کەوا من غەدریان لێ یەکەم زوڵمیان لێ یەکەم یعنی وازە قەنەعەت دێنن هەستەکەن زوڵمیان لێکراوە دەنونیان ناڕەحەتە بێ بەم حاڵەت دڵنیا بە
ئێمە دڵنیاین لەوەی هاوڵاتی هەموو تاگێکی ئەم هاوڵاتی ئەم هەرێمە دڵنیای لەوەی کە دەسەڵات زوڵمی لێەکە کە هەیە یعنی هەیانە بەڵام کە ناماندرێتێ و کە عەدالەت نییە لە وڵاتی ئێمەیە خەڵکی زۆربەی زۆری یعنی وازی لە قەنەعەتێ ناوە قەنەعەتی نەماوە چی بەو کەسانەڵێ کە ئەم حاڵەتیان هەیە بچن بۆ مزگەوت تۆ گرنگییان پێدەی ئەم کێشیان بۆ چارەسەر بێ لە ڕووی دەرونیەوە ئەگەر ئەو کەسانەی بەڕاستی ڕوو بکەنە مزگەوت بەڕاستی لە قورآنیش ئاەتێکەیە فەرمێ ئەلا بذکری لای تەطمئین القلوب یعنی بۆ ئارامی تەطمئین القلوب بەڵێ تا گرنگی هەیە کە سەردانی مزگەوت و نزیک بوونەوە لە خوا ئەمە نییە سەردانی مزگەوت گوێکردنە مامەسانی ئاینی لە ئامۆژگاری بە قەنەعەت کابرا باسەری سەری خۆی نەکا کاکە باسەری خۆی خۆی کە بزان خۆی خوارخۆی چی هەیە ئینسانە کە سەیری سەری خۆی کە بە حیاتی تێر نایە معدەل قەلەقە حاڵی بووی کابرا سیارەیەکی ئەخیر مۆدێلی قەیچەکاتەوەتی خۆ ئەوەی داوە بە تۆ قەنەعەتی پێ هەبێ کە قەنەعەتی بێ هەموو شتەکان کۆتایی پێ دێ مامۆستاکانی مزگەوتیش لە ڕێ ئەو کەناڵەتان و پیان بڵێن مامۆستاکان ڕجاتان لێ ئەکەین ئێوە نا لە کەناڵەکانتان بڵێن کە خەڵگێ بۆ جەمع و بە جەماعەت تەفسیری ئاەت و قورئان و حەدیثیان بۆ بکەن خەڵک بەوانە قەنەعەتێ ئێمە نەفە خزمەت پێغەمبەر گەیشتن صلی الله علیه وسلم ئیلا بۆ سەردانی حەج نەبێ هەچەک چووە نە بە خزمەت خوای گەورەیش گەیشتوین بەڵام ئێمە بەچی مسلمانین ئەمە گوێڕایەڵین بە خوا و بە ئاەتەکانی خوا بە قورئان کە کەلامی خوایە بە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەی نزیک بێتەوە لێم دڵی ئارامەکە زیرا نزیک بوون و من دەزیرا لێەوە نزیکەم و مانە ئێوە پامبەندین بە خوا و هەر هەمومان لە خۆشمەوە ڕۆژی وایە ئێمە لەخوا بەزە ئیسپاداکەین ڕۆژی واشە ماسەکەمان نافرۆشێ و توش زەرەر بن توش قەلەقیمانەکە قەلەقی ئەم ڕۆژ و سەردەمەوەی لاتوە لە سەدا 95 کێشەی حکومەتە بە تاکید وەس ئەجێکەوتین کەس نازانێت چی ماوە سەر دێ زۆربەی ڕۆژ منەچم بۆ لادێ خۆمدا ئەبڕم لە هەمووی مۆبایلم پێ نییە تەلەڤیزیۆن نابینم سەیرەکەم مێشکم زۆر باشترە ئیسراحە دەکا سەرەکی ئێوارە ڕۆی تۆ بەنزین 25,000 جیاگە مریشک بانی دابەزێ ئێوارە گرانە بێ وای لێکە ئینسان مشغوڵ بێ لەو حاڵەتانە کە ئینسان مشکی مشغوڵ بوو تووشی قەلەقیە بێ ئینسانەکە قەنەعەتی هەبوو لەوانێت لە ڕاوتی ڕزگاری ببێ شوێن دنیا کەوتوین شوێن ململانەی قەسر و قسوور و سیارە و مۆدێلات کەوتوین قەنەعەت تا چەند دەورە بینێ ئەمە واز لە حکومەت بێنین ئەوە بەس خۆمان چۆن قەنەعەت بە خۆمان بێنین حەبی قەنەعەتێکی زۆر قایمێ چونکە ئێمە 4 ساڵە ئەناڵێنی بەدەست ئەم قەیرانەوە یعنی ئێمە لە سەرەتای 2014ەوە هەتا ئێستا ئەم قەیرانە بەردەوامە ئێمە لە ساڵی 92 حەساری ئەمریکایشمان لەسەر و بەم شێوەیە نەبوو برا لەبەرەوەی من بڕۆیشمان لە بازار شتێکم کرێ ڕۆژە 200 دینارم پیدا کرد وابوو بەزیتا چی پیاکەی چی پیاکەی چی هەیە بیکەی هیچ نییە دڵە ڕاوچیەکە هی ئەمەیە دروست بووە یعنی ئیسیخران نەماوە بەوەی ئەوە ئەبێ لە ئاسی باڵایە چارەسەرێن پێشە بۆی خەڵک دڵمتمەین بێ بەوەی بەیانی ژیانی تێک ناچێت بەڵێ ئەبێ لە هەستی باڵات ئەمامە چارەسەر کرێ بە تایبەتی ئەم حیزبانەی لە کوردستانان ئەبێ تەبابن بەوەی کە بتوانن ئەم مەشاکیلە دوور بخەنەوە لە خۆیان و لە میلەتەکەیان لە پێشان لە میلەتەکە و پاشان لە خۆیشان یعنی ئەبێ مشهوری میلەتەکە زیاتر بخۆن لە خۆیان چۆن چارەسەریم حاڵەتی خۆمان بکەین چۆن زاڵ بین بەسەر ئەم ترس و دڵە ڕاوکیی خۆمان ئەوە بۆ بەتاک ناکرێ ئەوە بێ لە سەرەوە دەست پێ بکە هەڕەمەگە لەسەرەوە کەسە سیاسەکان بوارە سیاسەکە بۆ خەڵک بوارە اقتصادی و سیاسەکە ئەمنیەکە بۆ خەڵک فراهەم بکەن ئەو تەئکید دەمەوە دڵە ڕاوچێ نامێنێت وەڵی چارەسەر نازانم چۆن چارەسەری ئەگەر بمزانێ جارە چارەسەری خۆمەکرد پێ دوای ئەگەر ئەم ئەنتەرنێت و تەلەڤیزیۆنەوانە کەمێک کاتی کەمتری بۆ دانێ حەلێکی باشتر یان حەلێکی وەسەتێت دوێنێ شەوتی لەوانەیە بر لە جیهانە بۆ چەند ساعتی ئەنتەرنێت ڕابژیرێ وتم دەی خوایە هەر نییە لە ناو بچێ هەر نێتەوە ینی زۆر ژیانی تێگاوە لە ماڵە سەیرەکەی
ئیسا من لێرە ئیشەکە ئەمە ڕۆمە ماڵەوە هەمووی هەر خەریکی ئینتەرنێتە جێو لێ ناگرن ینی میوانی سەر وایە لە میوانیەکانی شوێنە لە شوێنە هەر ئەم ئەتەرنێتەیە دوو برادربەیەکە خەریکی ئەتەرنێتە ژیانی تێگاوە من زۆر داخم لە ئەتەرنێتێت ئەژدەن خراپە لە ماڵە شەوە بێ بکوشێتەوە لەوانێ شەپۆلەکانی کاشخەوی استراحەت ناکەیت کە بەیانی ژەڵەسی هەر بە هەمان شێوەی ئەوەی بینیتان ڕاوسەرنجی هاوڵاتیان بوو لەسەر ئەو حاڵەتە دەرونی کە ئێستا زۆرینەی خەڵک بەدەستەوە ئەناڵێنێت زۆربەیان باسییان لەوە کرد کە لەبەرەوەی ژیان قورس بووە زۆربیرکردنەوە لە ژیان زۆربیرکردنەوە لەوەی کە بژێوی بە ئاسانی پەیدا نابێت زۆربیرکردنەوە لەوەی کە دڵنیانی لە سبەینی وڵاتەکەی دڵیانە لەوەی سبەینێ چی بەسەر وڵات و شارەکەیەت بۆیە ئەم دڵە ڕاوکەی ئێستا بۆ ڕادەیە زۆر بووە یاخود چواردەور و کەناڵەکانی ڕاگەیاندن بابەتەکانیان بە شێوازێکی زۆر نەگەتیڤ دابەزێنن و هەواڵی زۆر خراپ و نێگەتیڤ باسەکەن بۆیە خەڵک هەمیشە لە خەلەقی ئاژی بە هیوای ئەوەی هەموو لایەک هاوکار بین تاوەکو ژیانێکی ئاسوودە و ئارام و بێ دڵە ڕاوکێ بەڕێ بکەین و بتوانین هاوکاری یەکتریش بکەین پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خواتان لەگەڵ